وەکو پرسە و هاوخەمی خۆمان وەکو مامۆستایانی زانکۆی سۆران بەگشتی گشت فاکەڵتیەکەمان هاوخەمی خۆمان دەرەبرین بۆ شەهیدکردنی ئەو دوو برا ئازیزەمان ئەو دوو ئەکادیمیا ئەو دوو زانستخوازە هەم دکتۆر ئیدریس لە کۆلیژی ئەندازیاری هەمیش کاگیتۆر کاوان کە ڕاگری کۆلیژی یاسا بوو. بەڕاستی ئێمە وەکو مامۆستایان ئەمڕۆ کە هاتوونە ئەم گردبوونەوەیمان کردووە وەکو تەنها بۆ هاوخەمیە دووەمیش بۆ ئەومانە کە کۆمەلگا ئەو شتە بە ئاقارە شتردا نەباتن بەڕاستی کە ئێمە تەماشا ئەکەین لە ناو کۆمەلگا ئێستا ئەم کەیسە بە ئاقارە شتر باس ئەکرێتن یعنی ئێمە تەنها یەک شت دەڵێن بە ئەو شتە لە بۆ یاسا بەجێبێڵین لە بۆ دادگا بەجێبێڵین لە بۆ قەضا بەجێبێڵین کەیسەکە نەغەشە نە قۆپیە یعنی ئەوە دەبێ بزانێ وە فەسلیشی تێدانیا کەیسەکە گواستنەوەی قوتابیە لە زانکۆی سۆران لە بۆ زانکۆی سەلاحەدین ئەمە یەک دووەم کەیسەکە تەهدیدی تێدایە یعنی کەیسەکە ئەوەندە گەورە نەبوو جا بۆیە ئێمە وەکو مامۆستایانی زانکۆی سۆران بە تایبەتی فاکەڵتی یاسا و زانستە سیاسەکان ئێمە داواکارین ئەم کەیسە دادگا با یەکلای بکاتەوە ئێمە کەس قسەی تێدا نەکەین کەیسەکە هەمووی مەوجودە بەڵگەکان هەموو مەوجودن نامەکان ڤۆیسەکان هەمووی مەوجودە کەواتە پێویست بەوە ناکە کەیسەکە هەر کەسە و لە لای خۆمان ببینە محەلیلی سیاسی بینە محەلیلی قانونی بین تحلیل بکەین و فلان تاوارمان بکەین و فلان بێتاوان بکەین و ئەوەشی زۆر گرنگە تەنها داواکاریمان ئەوەیە وەکو مامۆستایانی زانکۆ پرسەکانی خود ڕووداوەکان ورتر مامەڵان لەگەڵ بکرێت و دامەزراوەکانیش و بەتابەتیش دادگەکان و ئەولانانی کە پەیوەندیدارن بەو ڕووداوانە زیاتر و ورتر و خێراتر مامەڵە لەگەڵ ئەو پرسانە بکەن و دوانەکەون